سێهەمین خولی فستیڤاڵی فیلمی کوردی لە ئەمستردام کۆتایی پێهات کە لەدا تاوەکو 12 ئایار دەستی بە کار و چالاکیەکانی کرد کە بێگومان نزیکەی 25 فیلم لا بەشە جیاجیاکان کە بەرهەمی سینەماکارانی هەر چوار پارچەی کوردستانن. قسە و باسی زیاتر دەربارەی فستیڤاڵەکە کەم لەگەڵ زۆر بەڕێز مەیلە فازڵسیانی کە ڕێکخەری فستیڤاڵەکەیە. مەیلە خان سڵاوت لێ بێم، کاتت باش. کاتی خۆت باش. سڵاو. سپاس بۆ تۆ. سەرنجی ئەم ساڵی فستیڤاڵی فیلمی کوردی ئەمستردام زیاتر لەسەر ڕۆژئاوای کوردستان بوو. بۆچی ئەم ساڵ بەم شێوەیە پێتان باش بوو کە فستیڤاڵەکە ڕێک بخەن؟ ئەم ساڵە وایە زیاترین گرنگیماندا بە ڕۆژەوە، ئەوەش لەبەرەوەی هەموو ساڵێک کە ئێمە فستیڤاڵەکە ئەکەین حەزەکەین گرنگی بدەین بەیەک لە پارچەکانی کوردستان. ساڵی پێش لەبەرەوەی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵات بوو لەبەر مردنی مەحسا ئەمینی، ژینا مەحسا ئەمینی عەفو، گرنگماندا بە ڕۆژهەڵات. ئەم ساڵە بینیمان کە ڕۆژاوا وەک هەموو ساڵێک بەڕاستی زۆر هجومی تورکیا لەسەر بوو. لەبەر ئەو شتە حەزمانە کرد زۆر احتمام بدەین و گرنگی بدەین بە ڕۆژاوا. لەگەڵ ئەوە ڕۆژاوا شتی زۆر جوانی هەیە، فیلمی زۆر جوانی هەیە، کولتورێکی زۆر پڕی هەیە و حەزمان کرد گرنگ بدەین بەم پارچە و بە خەڵکەکەی ڕۆژاوا. زۆر باشە، کەواتە ئەتوانین بڵین سێهەمین فستیڤاڵی فیلمی ئەمستردامی ئەم ساڵ تایبەت بوو بە فیلمساز و کار و بەرهەمەکانی فیلمسازانی ڕۆژئاوای کوردستان و هیچ بەرهەمی هیچ شوێنێکی تریتیا بەشدار نەبووە؟ ناوەڵا ئەم ساڵە وایە گرنگەکەی معنای زیاترین ئەدەین بە ڕۆژاوا، چۆن بێت گۆرانی بێژ و شت ئەینین لە ڕۆژاواوە زیاتر گرنگ ئەدەین بە مۆزوعەکانی کە باسەکەین و مناقەشەکانی کە لە فستیڤاڵەکە باسەکەین. زۆربەی باسی ڕۆژاوایە، بەس بێگومان فیلمی هەر چار پارچەی کوردستان پیشانەدەی، ئەوەی باکووربی، باشووربی، ڕۆژهەڵاتبی، زۆربەی نەک زۆربەی بە زۆریان لە دیاسپۆرا دروستکرانە. بۆ ئێمە ئەوە نییە کە ئەگەر گرنگی بدەین بە ڕۆژاوا بەس فیلمی ڕۆژاوا پیشاندەین، حەزەکەین فیلمی هەر چار پارچەی کوردستان پیشاندەین، بەس چۆنە لە مناقەشەکان و لە قسەکردن و لە مۆسیقا و لە خواردن و شت حەزەکەین زیاتر گرنگی بدەین بە یەک پارچە. ئەم ساڵش ڕۆژاوا بوو، هیوادارین ساڵێکی دیکە باشوور بێت. زۆر باشە. کەواتە چەند فیلم توانیان بەشداری بکەن و چەند فیلم نمایش کران لەناو ئەم فستیڤاڵە؟ 25 فیلممان پێشاندا، هەنێکیان درێژتر بوون، مانای سعاتێک تا سعات و نیوەک، هەنێکیشیان کورتتر بوون. فستیڤاڵەکەمان ئەم ساڵە کردەوە بە 5 فیلمی کورد. ئەوە شتەکە زۆر تایبەتە، مانای شتەکە کەس ئەو شتە ناکات. ئێمە یەکەمین نەک بەس لە فیلم فستیڤاڵی کوردی، هەر لە فستیڤاڵ بەگشتی ئەو شتە زۆر ناکرێت. ئێمەش گرنگماندا بە فیلمی کورد چکە هەست پێکەین بە تایبەتی خەڵکی کورد توانای هەیە بۆ فیلم دروستکردن. دەرهێنەرەکان زۆر زیرەک و زۆر ئازانە، بەس ئەبینین کە مادی هەندێک جار پێیان ناکرێت. ئەوەش چکە معنی لە باشوور خوانەی برد باشە، معنی مۆزوعەکە باشترە، خەڵک گرنگ پێدا، بەس لە باکوور و لە ڕۆژهەڵات ئەم شتە کەمترە. لەبەرەوە حەزەکەین دەرهێنەری فیلمە کورتەکان بێخینە پێشەوە و گرنگی بەوانە بدەین، چکە ئەگەر ئێمە نەیکەین کەس نییە بۆ ئەو خەڵکە بیکە، بە تایبەتی بۆ کورد. زۆر باشە. هیچ خەڵاتێک دابەشەکرا لە کۆتایی فستیڤاڵەکە بەسەر باشترین فیلمەکان یاخود بەسەر بەشدار بووەکان یاخود دابشکردنی خەڵاتەکان بە چ پێوەرێک بوو؟ بەڵێ 5 خەڵاتمان دا بە دەرهێنەر، ئەوەیان یەک بۆ بەست شۆرت دۆکیومنتری، بەست شۆرت فیکشن، بەست فیوچر فیکشن، بەست فیچر دۆکیومنتری. ئەوە ئەکات بە دۆکومنتارە و بە فیکشن، ئەو چۆن بڵێت فیلمی کورد بێ یان فیلمی درێژ بێت. یەک لە ئەوانەی بەست فیچر
فیکشنی بردەوە ئێلا هەیە لە ئەڵمانیا دروستکراوە باسی کچەی کوردەکە کە چۆن مەعبەینی کولتوری کوردی و کولتوری ئەڵمانی سەری لێشێواوە فیلمێکی زۆر جوانە فیچر دۆکیومنتریز کە بردیەوە ئەنجلز ئۆف سنجار کات مەلایکەتەکانی سنجار باسی ئەم مۆزوعی سنجارە کات کە چەند ساڵ لەمە پێش جێنۆسایدی بەسەر داهات ئەو دوو فیلمە فیچرانە بردیانەوە لەگەڵەوەش ئێمە هەموو ساڵێک AKFF ئەکادمی ئەەکەین کە ئەکاتە ئەوەی ئەکادمی دامەناوە بۆ دەرهێنەری فیلمی جیلی تازە حەزەکەین ئێمە سپۆرتی ئەو دەرهێنارە بکەین کە تازە دەست پێ ئەکەن و حەزەکەی پێشانی جیلە تازەکە دەین کە بەشی فیلم و ئیشکردن لە فیلم شتێکی زۆر گرنگ و شتێکی زۆر جوانە چکە ئەگەر لە بە فیلم نەبێت چیرۆکی کورد چێ پێشانی خەڵکەدا بە تایبەتی خەڵکی دەرەوەی کوردستان زۆر مهمە ئەو چیرۆکانە بگۆترێن و قەت لەبیر نەکرێن بۆیە ئێمە ئەو ئەکەدەمیە داناوە ئەم ساڵە ئەگەر بەتوانی بیڵێم تابان جەلالی 3000 ئەوڕۆی بردەوە بۆ فیلمپلانەکەی هەتا فیلمی خۆی بتوانێت ببینێت. زۆر باشە ئێستا کە من دیمەنەکان ئەبینم بە تەنها نمایشکردنی فیلم دەست پێ نابینم و بگرە زۆر چالاکی تر ئەبینم فستیڤالەکە هەستەکەم بە تەنها نمایشکردنی فیلم نییە بەڵکو زۆر چالاکی تر لە خۆگرێ هەڵپەڕکێ ڕەنگە گفتوگۆ ڕەنگە کۆڕ و سیمیناریشی تیابێ. بەڵێ لای ئێمە گرنگە چکە کولتوری کوردی بەڕاستی زۆر پڕە معنی بەس ئەگەر گوناح ئەگەر بەس بڵین فیلم و سینەما و تەواو کولتوری کوردی پڕ لە مۆسیقای جوانە پڕ لە شعری جوانە پڕ لە هەڵپەڕکەی جوانە بۆیە پێمانەوێ هەمووی پێشانی خەڵک دەین لەبەرەوەی هۆڵەندی زۆر لەگەڵماندانە لە فستیڤالەکە پێمان جوانە کە مۆسیقای کوردیش بینین بۆ فستیڤالەکە زۆربەی کات ناڵێن بە خەڵکە کە هەڵپەڕکەیە بەس خۆت کوردە ناسی هەر ئاخرەکەی هەرە بێتە بە هەڵپەڕکە و لای من زۆر خۆشە و زۆر شتێکی جوانە کە بەم نەوعا کورد هەر ئەتوانێت لە هەر چ مەوزوعێک بێ لە چ ناخۆشیێکدا بێ بتوانێت جەو بۆ خۆی خۆشکات لای من شتێکی زۆر جوان و پیرۆزە بەڕاستی. زۆر باشە ئێوە پێش دەستپێکردنی فستیڤالەکە بە ماوەیەک یان بە چەند مانگێک هیچ خولێک هیچ وەرکشۆپێکتان هەیە بۆ فیلم سازان بۆ ئەوەی کە بتوانن بەرهەمی تازەیان هەبێ و بتوانن لە ناو فستیڤالەکە بەشداری بکەن یاخود پێوەرەکانی ئێوە چیە بۆ ئەوەی کە فیلم سازێک فیلمەکەی بۆ ئێوە بنێرێت تا بەشداری لە فستیڤالەکە بکات؟ بەڵێ هەموو ساڵێک ئێمە وە بزانم مانگی هەشتە یا مانگی نۆیە یەک لەو مانگە لە وێبسایتەکەی ئێمە کە ئەکات akff.nl ئەتوانیت دەرهێنەری فیلم ئەتوانن فیلمی خۆیان بۆمان بنێرن لە مانگی 12 ئاخری 12 ئاخرێت و پرۆگرام تەماشای هەموو فیلمەکان ئەکاتە تا فیلمەکان هەڵبژێرێ بۆ ئیساڵی داهاتوو معنای بۆ ساڵی 2025 هەرچ کەسێک هەیە تەماشا ئەکات دەرهێنەری زیرەک و بەتوانە لە مانگی هەشتەوە توانن فیلمەکانتان بنێرن هەتا مانگی 12 و هیوادارین پرۆگرامێکی زۆر جوانی بە فۆکس بۆ باشوور ڕێک بخین بۆ بینەران. زۆر باشە هیچ بەرهەمی فیلم سازێکی بیانی هەبوو لە ناو فستیڤالەکە کە دەربارەی کورد دروست کرابێت؟ هەموو فیلمەکان بەڕاستی باسی کورد و کوردستانەکەن مانای پرسیارەکەت مەبەستم لە کاری فیلمسازێکی بیانی بۆ نمونە ئەوروپی کەسێکی تر کە کورد نەبێ بەڵام بابەتەکەی کوردی بێت فیلمەکەی باسی کوردی بکە. بەڵێ ئەوی وتم ئەنجلز ئۆف سنجار مەلایکەتەکانی سنجار کورد نییە. بەڵێ کورد نییە و لەگەڵەوە ئەلەهاش کە ئەویش بردیەوە ئەویش کورد نییە وە بزانم ئیرانی یان تورکە ئەو بەس ئەوەی تر ئەوروپیەکە فیلم باسی کورد دروستەکە بەڕاستی هەموو ساڵێک ئێستا مەسەیم ساڵە هەموو ساڵێک ئەبینین کە هەندێک فیلمیش دروست دەکرێن ئەوروپینە ئەمریکینە کە فیلم دروست دەکەن باسی کورد یان چۆنە بڵێ خەڵکی شەرق معنای تورک بێت ئەفغانی بێت ئیرانی بێت یان عەرەب بێت ئیکەن زۆر فیلمی جوانیش دەرێنن بەڕاستی.
زۆر باشە. فیلم سازەکان یاخود دەرهێنەر و ئاکتەران و ئەوانەی ترکە فیلم سازن با بڵێن کوردن لە کوێوە لە پارچەکانی کوردستانەوە هەبوو کە بەشدار بێ لەگەڵ ئێوە و هاتە بێت بۆ ئەوەی کە هەم فیلمەکەی نمایش بکات یاخود بۆ گفتوگۆ بۆ وتوێژ دەربارەی سینەما و دەربارەی فیلمی کوردی؟ بەڵێ زۆر خۆشحاڵین هەموو ساڵێ لەگەڵمانن میوانداریمانەکەن. ئەم ساڵە کاک مامۆستا ڕێکەوت تۆفیق کە لە سلێمانیەوە هاتووە ئەو فیلمی بۆ کراوەیەکە بوو Land of Buried Women. کاک مانۆ خەلیل کە ئەم ساڵیش فیلمەکەی پێشکەش کرا ئەویش خەڵکی ڕۆژاوایە The Beekeeper دەرهێنەری The Beekeeper و ئەم ساڵە کاک شەماڵی عەبەرەش و شادان فوئاد کە خێزانی کاک شەماڵە لەگەڵماندا بوون بۆ panel discussion لەگەڵ هەلیمە ئیلتر باسیەوەی کە چۆن سینەمای کوردی لە ساڵی 60 و 70ەکانە تا ئێستا چۆن گۆڕاوە. زۆر خۆشحاڵ بوون کە هەمویان لەگەڵماندا بوون. وەبزانم زیاتریش بوون بەس ئێستا لە بیرم نایەت. زۆر باش بوو زۆر خەڵک هات بۆ لامان لە هەر هەموو ئەوروپا و لە هەر چار پارچەی کوردستان توانیان بین. زۆر خۆشحاڵ بوون. زۆر باشە. فستیڤالەکە نزیکەی دەبۆ 12 ڕۆژ با بڵێن کار و چالاکیەکانی نمایش کرد. بە تەنها نمایشکردنی فیلم بوو یان کۆڕ و سیمینار و گفتوگۆی کراوە دەربارەی فیلم و داهاتووی سینەمای کوردی؟ بەڵێ چون وتم کاک شەماڵ و شادان خان هاتن بۆ لامان باسیەوەی سینەمەیان کردمانێت چۆن سینەما لە ساڵی 60ەکان و 70ەکان چۆن گۆڕاوە چ شتێک ئەکات بە سینەمای کوردی چ شتێک ماوەی هێشتا بۆ سینەمای کوردی بگۆڕێت و لەگەڵەوە پێنەڵ دیسکەشنمان هەبوو باسی ئەوەی ڕۆژاوا ئێستا حالیان لە چ مەوزوعێکدا لە چ سیاسی چۆن ئەکات و چۆن لە 2011 هەتا ئێستا چی گۆڕاوە بۆ خەڵکی ڕۆژاوا و چۆنەکە هەموو کاتێک هجومی تورکیای لەسەرا. پێنەڵ دیسکەشنمان هەبوو باسی یەزیدی و چیان بەسەر هاتووە و خەڵکی یەزیدی کە دەرهاتووە لە وڵات لە چێن دەرئەژین و چۆن ئەژیان بۆیان و چۆن لەگەڵ خەڵکی کورد تێکەڵ ئەبن و معنی باسی یەزیدی چیترمان باس کرد. موسیقا بوو هەموو شتێک چی کوردەواریە پێشانیە دەین بەڕاستی لە فیلم فستیڤالەکەمان. زۆر باشە. فستیڤالەکەی ئەم ساڵتان تایبەت بوو با ڕۆژ ئاوای کوردستان پلانتان هەیە ساڵی ئایندا سەرنجتان لەسەر چ بەشێکی کوردستانە بێ؟ وەداری ساڵێکی تکا باشوور بکەین. باشوور هێشتا نەهات گرنگیمان هێشتا بە باشوور نەداوە چکە باشوور بەڕاستی لەخوای بەزیاد بێ وەسڵی ئێستا حالیان زۆر باشە بەس لەبەرەوە حەزەکەین گرنگی بدەین کە پێشانی خەڵک بدەین پێشانی بۆ خەڵکە وڵندیەکان بدەین و خەڵکی ئەوروپی بدەین کە کورد بتوانایە و زیرەکە و ئەیتوانێ بە خۆی لە ئازادی بژێت و ئەتوانێ بە خۆی بەڕێوە ببات. بۆیە حەزەکەین ساڵێکی تر باشوور بخین بۆ پێشەوە و باسی ئەم شتانەی باشوور بکەین. دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس دەکەم کەم ئێوارێ لەگەڵ من بووی. خاتومەی لە فازیلسیانی ڕێخەری فستیڤالەکە سپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من بووی.